بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵین لە بەرنامەی لە پایتەختەوە لەگەڵتانی لە ئەڵلقەکانی ڕابردوو بە شێوەی ڕیکۆرد بەرنامەکەمان پێشکەش کرد بەڵام لەبەر هەستیاری بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان بە تایبەت خۆپیشاندانەکانی ئەم دوو ڕۆژەی هەولێری پایتەخت بەرنامەکەمان بە شێوەی ڕاستەوخۆ پێشکەش دەکەین. دوای ئەوەی لە چەند مانجی ڕابردوو خۆپیشاندانەکان بە بەردەوامی لە ناوچەکانی هەرێمی کوردستان بەردەوامیان هەبوو، بەڵام هەولێری پایتەخت دوجار وەکو پێگەیەکی گرنگ لە هەرێمی کوردستان ناڕەزایەتەکان لە ناوخۆدا دەربڕێن و هاتنە سەر شەقام، بەڵام لەلایەن هێزەکانی ئەمنی بە توندی ڕوبەڕووی خۆپیشاندەران بوونەوە. من لە پایتەختەوە لە میوانەکانم دەپرسم ئاخۆ ئەم ناڕەزایەتیانە بەرهەمەکەی چی دەبێت؟ دەتواندرێ بەهۆی خۆپیشاندان و ناڕزایی دەربڕین مافەکان بسەندرێ؟ ئایا کەی حکوومەتی هەرێمی کوردستان دێتە دەنگ و داوای ڕەوای موچەخۆرانی هەرێمی کوردستان وەردەگرێ؟ هەنگاوی دوای خۆپیشاندان چی دەبێت؟ هەنگاوی دوای ئەوەی حکوومەت نهاتە سەرخەت و داواکاری موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستانی جێبەجێ نەکرد. من بە سوپاسەوە بە خێراتنی هەردوو میوانی بەڕێز عباس محەممەد ئەندامی ئەنجومەنی پارێزگای هەولێر بەخێربێی، مامۆستا نەوزاد عومەر ئەندامی ئەنجومەنی هەڵوەشاندنەوەی پاشەکەوت بە خێراتتان دەکەم. کاک تۆ لە تۆ دەست پێ دەکەم وەکو ئەندامێکی ئەنجومەن. زۆر کەس پرسیار لەوە دەکا کە شوێنی ئێوە ئەندام پاڵەمانەکان ئەندامانی ئەنجومەن ئەو شوێنانەیە کە لە هۆڵی کۆبوونەوەکان بۆ نمونە تۆ لە نێو ئەنجومەندا داکۆچی لە مافی هاوڵاتیان بکەیت، تۆ بۆ ئەو وەڵامت چییە؟ بەناوی خوای گەورە میهرەبان سەرەتا دەمەوێت دەستخۆشێکی گەرم لە هەولێری پایتەخت بە تایبەتی تاکە بە تاکەی ئەو هاوڵاتیانەی کە دوو ڕۆژە هاتوونەتە سەر شەقامەکان لە نێو فەرمانگاکان دەنجی ناڕزایەتیان بەرز کردوتەوە داوای ئەو حەق و مافە خوراوەی خۆیانەکەن کە زیاتر لە 2 ساڵە حکوومەتی هەرێم بەبێ هیچ پاساوێک بە ڕێگایەکی ناشەرعی دەستی خستۆتە گیرفانی ئەم خەڵکە و دەستی خستۆتە قوتی ئەم خەڵکە حەق و مافیان پێنادا لە بەرامبەرە کاریان پێدەکات دەوامیان پێدەکاتن گوێ بە ژیان و بژێوی ئەم خەڵکە ناداتن. بەڕاستی ئەمە جێگەی دەستخۆشیە لە مێژە خەڵک چاوەڕێەوە دەکات خەڵکی هەولێر بێنە سەر شەقامەکان و دەنجی ناڕزایەتی بە شێوەیەکی مەدەنیانە دەربڕن بە شێوەیەک بەگوێی حکوومەت دادن کە هەتاوەکو ئێستا ئەگەر ئاراممان گرتووە ئێمە مڕاعاتی بارودۆخەکەمان کردووە کە کۆمەڵێک بارودۆخینە هەموار بەسەر ناوسەکە داهاتوە ئەگەرنا لە هەر کاتێکە ئێمە بمانەوێت دەنگ هەڵبڕین ئەو بە دڵنیاییەوە دەتوانین و لە کەسیش ناتووسین. حقیقەتەن پرسیارەکەت شتێکی جوانە. لێرە و لەوێت تەمەشا دەکەین لە تۆڕە کۆمەڵایەتەکانە دەبیسترێ کە بۆچی سیاسیەکان تێکەڵاوی خۆپیشاندانەکان بوونە بۆچی ناڕۆن داکۆچی لە مافی هاوڵاتی بکەن لە شوێنەکانی خوان. ئەمە ڕوویەکی کارەکانی ئێمەیە. ڕووەکەی تری دەکرێت ئێمە لە هەموو شوێنێکە داکۆچی لە مافی هاوڵاتی بکەین. تەنها ئەنجومەنی پارێزگای یا پەرلەمانتار ناو پەرلەمان شوێنیەوە نیە تەنها داکۆچی لە مافی هاوڵاتی بکە. من لە ئەنجومەنی پارێزگا درێخیم نەکردو لەوەی کە لە دەسەڵاتی ئێمەدا هەبووی، بەڵام ئەوەی کە ئێستا کە بەسەر خەڵکات سەسپێنراوە بە ناوی پاشەکەوتی موچە ئەمن لە سەروی دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگایە. ئێمە خەڵکێکی زۆر ئێجگار زۆر ڕۆژانە پەیوەندیمان پێوە دەکەن کە ئێوە چی دەکەن لە ناو باڵەخانەی ئەنجومەن، بۆچی نایەنە ڕێزی خۆپیشاندان و پشتیوانی لە خەڵک بکەن. ئێمە کە هاتوونێت سەر شەقام دەمەوێت بە هەموو لایەک بڵم کاندید نیم تاوەکو ڕیکلام بۆ خۆم بکەم بۆی دەنجی بۆ کۆ بکەمەوە. ئەوە شتێک نییە لە بەرنامەمدا بێ. ئەوەی کە منی ڕاکێشاوەتە سەر شەقام و پاڵ 2 ڕۆژە لەگەڵ خەڵکە پاڵپشتی لە خەڵکە بکەم تەنها معنەویەتێکە بیدەمە ئەو خەڵکە کە منیش لەگەڵتانم. من پێویستم بم خۆپیشاندانەی ئێوە وەکو ئێوە مافم خوراوە. ئەگەر چی من دەتوانم بڵێم لە ئێوە ڕەنگە ژیانم ناخۆشتر بێ، بەڵام هەرچۆنێک بێتن من لە ئێوە تۆزێک جیاوازی ترم هەیە، بەڵام وەکو ئێوە مافم خوراوە لەلایەن ئەم حکوومەتەوە، وەکو ئێوە موچەکەم بڕاوە کە هاتوومەتە سەر شەقام وەکو هاوڵاتی خۆم سەیرەکەم، وەکو ئەوەی ناکە ئەندامی ئەنجومەنە مەسەلەن وەکو لایەنێکی سیاسی. ئەسڵەن من حزبەکەم تاوەکو ئێستا کە لەم خلالی ئەم 2 ڕۆژەیە بە یەک تەلەفۆنیش پەیوەندی پێوە نەکردومە تۆ چی دەکەی بۆ بەشداری دەکەی یا بۆ بەشداری ناکەی. ئەوە هەستێکی خۆمە دەمەوێت پاڵپشتی لە هاوڵاتیانی شارەکەی خۆم بکەم لە هەر شوێنێکە پێویستی بە من بێ من ئەو شوێنە دەکەم بە ئەنجومەن. هێزە ئەمنیەکان لە هەولێری پایتەخت بە تایبەت ئەمڕۆ بە شێوازێک ڕوبەڕی خۆپیشاندانان بوونەوە کە بە قسەی نەشیا و ڕێگریکردن لە ینی بەسیترین ماف کە دەربڕینی ناڕەزاییە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بە تایبەت لە هەولێری پایتەخت
ناڕزایەتەکان هەمووی کبکران و ناڕزایی دەرنە بڕا بە شێوەک لە شێوەکان هەمووی لە ژوورە داخراوەکان مانەوە بەڵام خەڵک ئەمڕۆ یعنی هەلێکی بۆ ڕێکەوت کە تەنها بێتە سەر شەقام دژی حکوومەتیش نا بەڵام بۆ وەرگرتی مافەکانیان تۆ ئەم شێوازی مامەڵەکردنی هێزە ئەمنیەکان چۆن لێک دەدەیەوە دەتوان وەکو ئەنجومەن چی بکەن چۆن ڕێگری بکەن بەوەی خۆپیشاندەران دژی حکوومەت نییە بۆ ڕوخانی حکوومەت دژی هێزی ئەمنی نییە بەڵکو بە داواکردنی مافی ئەوانیشە بەڵێ دەمێت لە کۆتایی قسەکە تا دەست پێ بکەم ئەنجومەن ڕۆڵی چییە بەداخەوە دەڵێم ئەنجومەن هیچ ڕۆڵێک ناجێڕێ چونکە بابەتەکە دیفاعکردن لە هاوڵاتی ئەنجومەنێکی حزبیە بۆ نمونە ماوەیەک بەر لە ئێستا بەڕێز پارێزگاری هەولێر لە دەرەوەی وڵاتە ئێستێزایەکی پێکرا ئەگەرچی ئێمە قسەی خۆمان هەبوو کە ناکرێت بەم شێوازە یاری ئێمە ڕوبەڕووی بەرپرسان ببینەوە دەکرێت ڕخنیان لێ بگرین بەڵام مامەڵەکردن بەم شێوازە ڕەنگە لای من تێبینیەکی ترم هەبوو بێ هەر چۆنێک ئەو کەسانی کە ئەم تەسەڕوفاتانە دەکەن خۆیان لی بەرپرسیارن بەڵام ئەنجومەنی پارێزگا خێرا لێرە بەیاننامەیەکی دەرکرد و پشتیوانی کرد دەستی خۆش بێ ئەمە کارێکە پارێزگاری لە پارێزگار دەکاتن و بەیاننامی بۆ دەرەکات بەڵام دوێنێ کەڕامەتی مامۆستا دەشێندرێ ئیهانەی مامۆستا دەکرێت ئیهانەی ئافرەتی کورد دەکرێت یعنی هیچ حیساب بۆ هاوڵاتیەک ناکرێت کە هاو زمانتە هاو نیشتیمانتە هیچ کەڕامەتێک بۆ مرۆڤایەتی نەهێشتراوەتەوە ئەنجومەنی پارێزگا لی بێدەنگەوە کە ئەنەما عاشی ئاو لێ بڕایەوە یعنی بۆیە بندەڵام ئەنجومەنی پارێزگا چاوەڕێی ئەوەی لێمەکە کە بتوانێت قسەیەک لەسەر ئەم بابەتە بکە ئێمە خۆمان هەندێک لە ئەندامانی ئەنجومەن هاتوونەتە سەرخەت پارێزگاری لەو خەڵکە دەکەین و پشتیوانی لەو خەڵکە دەکەین و هاتوونێتە ناو خۆپیشاندان ئەگە بە خەڵک دەکەوێت با بە ئێمەش بکەوێت ئەگە خەڵک تووشی معانات و ناخۆشی دەبێت با بە ئێمەش بکەوێت ئێمە خۆمان زیان ناکەینەوە لەم خەڵکەی خۆمانە ئەمە بابەتی ئەوەی کە مەسەڵەن هێز ئەمنیەکان بە بڕوای من ئەمە شتێکی سروشتیە ئێمە دەبێت ئەمە لە گوێی خۆمانە بچەسپێنین کە ئەگەر ئێمە دەمانەوێ ماف بەدەست بێنین دڵنیا بەلەوەی ئەم هەنزیرەی کە ڕەزەب چاوەڕێی دەکرد بکەوێتە دەمی ئەوە دڵنیا بە ئەمە ڕوونادا تاوەکو دەست نەدەیتە ئەم دارە بۆ خۆت ئەم هەنزیرە لێ نەکەیتەوە دڵنیا بە ئەم هەنزیرە بەرنابێتەوە ئەمە خەیاڵە دەبێ ئێمە ئازار بچێژین لێدان بچێژین بەندی خانە بچێژین ڕۆکۆ ئەو ڕۆ تەمەشا دەکەین کۆمەڵی خەڵک ڕۆژنامە نووس چاڵاکوان یعنی خەڵک هاتۆتە سەر شەقام مامۆستا دەگیرێ هەموو لایەک زەختی زۆریان دەخرێتە سەری ئەمە دەبێت بە شتێکی سروشتی وەرگرین نابێت بڵین وەڵاهی ئیدی لێمانە درێ و دەگیرین ئەمە دەبێت زۆر بە نۆرمەڵ وەرگرین و بزاتیش لەگەڵ هێزی ناوەخۆی ئێمە هەرێمی کوردستانە کە هێزێکی بەفعلی کەسوکاری خۆمانن کەسوکاری خۆمان بەداخەوە دەڵێم یعنی کەسی باشیان زۆر تێدایە چونکە ئەمڕۆ نمونەی باششمان بینی و بەڵام بەداخەوە زۆرینەیان وا تەعاملت لەگەڵ دەکەن سوێند بەخوا ئەم تەعاملیان لەگەڵ داعش و لەگەڵ حەشدی شەعبیان نەکردووە یعنی وا تەعامل لەگەڵ ئەم خەڵکە دەکەن ئێمە بۆ خۆمان ئەمڕۆ من لە بەشێک لەو خۆپیشاندانە چکە خۆپیشاندانەکان باش بوون بەشێک لەو خۆپیشاندانە دەتوانم بڵێم نزیکەی 20 چاڵاکی مەدەنی هەر حەسر کرابوون لەلایەن زیاد لە 200 یعنی کارمەندی هێزەکانی ناوەخۆ لە پۆلیسەوە لە زێرەڤانیتەوە لە پێشمەرگەتەوە نازانم یعنی بەڕاستی من ناوەکان ڕەنگە تێکەڵ بکەم بەڵام بە هەموو شێوێک ئاسایش یعنی تێکەڵاوت کرد بۆەوەی کە ئەمانە چینە دانە بەدانە خەڵکیان دەردەهێنا ئیهانەیان پێدەکرد و مۆبایلەکان لێسان من بۆ خۆم ئەندامی ئەنجومەن ئەندامی لیژنەی ئەمنیم تەلەفۆنەکەم لە بنجوێمە بوو کەسێک لە سیارەکەم بەمزد لێداتن ئەو تەلەفۆنت بینە خوارێک کا سەیری کەم بزانمەوە تەسویرەکەی یعنی بەڕاستی هیچ کەڕامەتێک وا دەزانی دوژمنێک هاتۆتە ئەم وڵاتە خەریکە بە دوای تیرۆریستا دەگەڕێ ئەم شێوە مامەڵەکردانە شتێکی ناتەندروستن دەبێت بەڕاستی هێزەکانی ئەمنیش کاری خۆیان بکەن کاری مەدەنیانیان لە هەموو دنیادا پۆلیس هێڵک دەچێشێ خۆپیشاندان لەمە زیاتر نێنە پێشەوە کار و ساڵاچەکانی خۆتان بکەن داوا و حەقی مافی خۆتان بکەن لەمە بترازێ پۆلیس دەکرێت کاری ڕێکاری خۆی بگرێتە بەر بەڵام ناکرێت بەم شێوازە تەعامل لەگەڵ پۆلیسی ڕێکار مەدەنیەکانت هەیە پێویست ناکە پێشمەرگە و زێرەڤانی و کورە نازانم ئاسایش و نازانم یعنی ئەمە هەموو هێزە چیە بەڕاستی لەو خەڵکە بەربووە دەگەڕێمەوە وڵات مامۆستا نەوزاد عومەر بەڕێزت ئەندامی باڵای ئەنجومەنی هەڵوەشاندنەوەی پاشەکەوتی موچەی ئێوە داواکاریەکانتان بەشێک لە ئەو کەسانی کە لە پۆستی حکومین بەوەی ئێوە داواکاریەکانتان بە نووسرا و نەگەیاندوتە شوێنی ڕسمی دەمەوێت پێم بڵێ داواکاریەکانی ئێوە بەخاڵ چییە و چیتان لە حکوومەتی هەرێمی کوردستان دەوێت کە ئەمە پرسیاری کلاسیشی و چەندبارەی چەند ساڵی ئێمەیە لە بەرپرسان بەڵێ بەنای خوای گەورە میهرەبان زۆر سپاس بۆم دەرفەتە ئێمە ئەم ئەنجومەنە خۆشبەختانە کە توانیمانە لەم چەند ڕۆژەی ڕابردوودا وەکو خەمخۆرێک بۆ توێژی مامۆستایان وەکو خەمخۆرێک بۆ سەرقافڵێکردنی مامۆستایان بۆ ئەوەی ئاراستەی مامۆستایان و فەرمانبەران لە پایتەختەوە
بە شێوەیەکی زۆر مەدەنیانە و شارستانیانە بتوانین بڕژێنە سەر شەقامەکان و داوای مافی ڕەوای مامۆسایان بکەن ئەویش جێڕانەوەی ئەو ستەمە زۆرەی ئەو سیستەمە زۆرم لێ کە بەسەر مامۆسادا سپێنراوە ماوەی 3 ساڵەوە بۆ 3 ساڵ زیاتر دەڕواتن کە بە شێوەیەک هیچ قانونێک و هیچ یاسایەک نەبووە تەنها ئەوە نەبێت کە حکوومەت هاتووە ستەمی لە مامۆستایان کردووە ئێمە وەکو خەمخۆرێک بۆ توێژی مامۆستایان بۆ توێژی فەرمانبەران ئەم ئەنجومەنەمان تەشکیل کردووە داواکاری و مەتاڵبەکانی ئێمە زۆر ڕوونە زۆر ڕۆشنە هەموو کەس دەزانێتن داواکاریەک هەیە کە بە ئێستای حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ نەکرێ لە کاتێکدا داواکاری سەرەکی هاوڵاتیان موچەیە لە حکوومەتی بەغداوە بڕێک پارە دێ حکوومەت لە ئەمریکاوە بڕێک پارە بۆ پێشمەرگە دێ داهاتی ناوخۆ فرۆشتنی نەوت بەم هەموو داهاتە حکوومەت ئەو بارەگرانە ناتوانێت هەرگرێکە موچەی فەرمانبەران بدات بەبێ پاشەکەوت کاک محەممەد ئەگەر سیر بکەی تەقینەوەی جەماوەەر تەقینەوەی توێژی فەرمانبەران لە چیەوە دەستی پێکرد ئەو چەند مانگەی کە ڕۆیشت یان ئەو چەند ساڵی بنین چەک کە ڕۆیشت حکومت بە هەر شێوێک لە شێوازەکان ڕەنگە موبەڕیدێکی زۆر لاوازی هەبوو بێتن بەوەی کە نرخی نەوت لە دابەزیندا بووە لە ساڵانی ڕابردوودا یان داهات کەم بووە داهاتی ناوخۆ کەم بووە کۆمەڵک موبەڕیری هەبووە ڕەنگە لاواز بی مقنعیش نەبوو بێتن بەڵام لەم دواییەدا دوای ئەوەی کە لەگەر ناوند و لەگەر بەغدا ڕێک کەوتون بڕێک پارە لە بەغدا دێتن بۆ هەرێمیش داهاتی ناوخۆی ئەو داهاتی ناوخۆی کە هەیەی ئەنەوە تێکە بەخۆی دەیفرۆشێتن و ئەو بڕێ پارەی کە لە بۆ پێشمەرگە دابین کراوە لەلایەن ئەمریکاوە ینی کە بینیمان ئەو هەموو ینی فشارە زۆرەی کە لەسەر حکومت بوو لەسەر لە حکومەتی ناوەندیش دروست کرا پاشان هەواڵەکان گوێی مامۆستایان و فەرمانبەرانی کەرکرد بەوەی کە بەڵێ کاکە لەمە دووە ئەیتر دەرگایەک و ئاسۆیەکی ڕۆشن هەیە ڕوون هەیە کە دڵی موچەخۆرانی هەرێمی کوردستان خۆش بکاتن بەوەی کە عەبادی زۆربەی سێشەمەکان لە کەناڵە فەرمیەکانی حکومەتی خۆیەوە حکومەتی بەغداوە بەگوێی فەرمانبەرانی هەرێمی دەسرپان کە ئێستا ئێمە ئامادەن لە دوای وردبینیکردن لە موچەی سەرجەم وەزارەتەکان و بەتایبەت دوو وەزارەتی معنی کە وەزارەتی پەروەردە و وەزارەتی تەندروستی ئەم دوو کەرتە کە زۆر کاریگەر و زۆر مۆزەف و منتەسیبی زۆرە ئامادەمان کردووە لە چەند ڕۆژی داهاتوودا دەینێرین بۆ بانکەکان دوای ئەوەی کەواتە دەبێت ئێوە داواکاری لە حکوومەتی عێراقی بکەن داواکاری لە عەبادی بکەن نەک لە حکوومەتی هەرێم نەخێر کاکە محەممەد دەزانی چۆنە ئێمە هەمومان دەزانین کە دوای ئەوەی کە لە نێوان تەنها دوو کاتژمێردا یعنی ماوەی چەندین ڕۆژ بەردەوام عەبادی و کەناڵە ڕاگەیانەکان و کەناڵە فەرمیەکان و وتەبێژی حکوومەتی عەبادی باسی لەوە دەکرد کە موچەکە بەڵێ موچی ئەو دوو وەزارەتە دەینێرین و ئامادێ و بەس تەنها ماوە هەندێک لایانی فەنی هونەری ماوە بینێرین و دابش بکرێ بەسەر فەرمانبەران دوای ئەوەی کە بینیمان ڕێکەوتنێکی ژێر بەژێر حکوومەتی ناوەن لەگە حکوومەتی هەرێم کردوویەتی جا ئەم ڕێکەوتنێکی نهێنیە بەداخۆ تا ئێسانێکە حکومت نەهاتووە دلیلێک و بەڵگەیەکی مقنع بداتە فەرمانبەران کاکە ئێمە لەبەر ئەم هۆکارانەی خوارەوە 1 2 3 4 موچەکەی بەغدا کە هاتووە نەماتوانیوە بەسەر ئەم دوو وەزارەتی دابش بکەین ئامادەنیە بێ شێوێک بە غموزی بە لێڵی هێشتیتەوە بۆیە موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە نێویشیاندا مامۆستایان چینی مامۆستایان و چینی کەرتی تەندروستی بەڕاستی زۆر بێزار کرد زۆر بێتاقەتی کردن مامۆستایان تەقینەوە بەڕووی ئەواندا ئەتوانم بڵێن دوایین کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران لە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەیاندراوەکەی بەڕوون و ڕاشکاوی باز لەوە دەکا کە ئەوان پێداچوونەوە بە سیستەمی پاشەکەوتی موچە دەکەین کەواتەوە بەشێک لە داواکاریەکان جێبەجێ دەکەین باشە دەڵێ دەیکەم بەڵام کردنەکەی چۆنە دەڵێ ئەگەر هاتوو یعنی چەند ئەگەرێکی تێکردووە ئەگەر هاتوو بەغدا بەردەوام بێ لەسەر ناردنی ئەو 370 میلیارد دیناری کە لە مانجی ڕابردوو ناردی لە پێش نەورۆزدا و پاشانیش ئەگەر هاتوو داهاتی ناوخۆمان بەشی ئەوەی کرد کە بتوانین موچەکەی یعنی داهاتمان زیاد بکاتن ئەو کاتێ ئێمە دین دەستکاری دەکەین ئایا دەستکاریکردنەکەش تا ئێستا ڕۆن نییە گومانمان لە بەڵێنەکان هەیە چونکە تا ئێستانێکە هەموو ئەو بەڵێنانێک کە حکومت ینی داوێتی بە فەرمانبەران بەڕاستی بەداخۆ تا ئێستا هیچی جێبەجێ نەکراوە دەگەڕێمە وڵات دواتر پێم بڵێ کە شێوازی تر چیە ئێوە وەکو ئەنجومەنی باڵای هەڵۆشانەوەی پاشەکەوتی موچە بیگەنە بەر بۆی بەردەوام بدەن بە ناڕزایەتەکانتان کاک ئاباس دەگەڕێمەوە لای زەنابەت پەککەوتنی کەرتی پەروەردە و تەندروستی لە پایتەختی هەرێمی کوردستان چەندە گرینگە بۆ موچەخۆران و فەرمانبەران بۆ دەستکەوتنی مافەکانیان بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتێکدا ساڵی ڕابردوو لە لایەکی هەرێمی کوردستان کەرتی پەروەردە پەوچی کەوت بەڵام هیچ کەسێکمان نەدی لە بەرپرسان کە خەمی ئەو کەرتەی بێ تەندروستی لە لایەکی هەرێمی کوردستان پەچی کەوتووە
هیچ باشیان نەبووە. ئێستا کۆمەڵی خەڵک باز لەوە دەکات کە ئەم ناڕزایەتیانە هیچ سوودێکی نابێت. طبعا لە هەموو دنیادا دوو پایی زۆر زۆر گرنگ هەیە کە دەتوانم بڵێم پایی بنیاتنانی ئەم وڵاتە و داهاتووی هەرگەلێکن ئەمیشا کەرتی پەروەردە و کەرتی تەندروستیە چونکە هەر میلەتێک هەر گەلێک هەر وڵاتێک ئەم دوو کەرتەی تێدا فەشەل بێنێ کێشەی هەبێ نەخۆش بێ بەڕاستی ئەم وڵاتە چاوەڕێی ئەوەی لێ بکە تووشی ینی دەردەسەری و سەرمەسەریەک دەبێتن بۆ ئەگەر هاتو ئێمە تاکەکانمان خوێندەوار بوون بەمانەی کەلیمە خوێندەوار بوون ئەو کات بیر لەوە دەکەن کەەوە مرۆڤێکی تەندروست بن دوو ڕوو یەک دراون بە فعلی ئەگەر تاکەکانیشمان نەخوێندەوار بوون ئەوە بە فعلی گوێ بە تەندروستیش نادن بۆیە دوو پای زۆر زۆر گرنگن تەندروستی و پەروەردە و دوو پایەن کە بەردەوام حکوومەتی هەموو دنیا پارەیان تێسەرف دەکا نەک داهاتیان پێکۆ بکاتەوە ئەمە لە ئێمە بەڕاستی لە هەرێمی کوردستانە یعنی ئەم دوو کەرتەمان هەر بە تەواوی فەشەلی هێناوە بۆچی خەمخۆریشی نییە بۆچی یەکەم هەرچی بەرپرستە لە کوردستان لە هەرێمی کوردستان بە تەحەداوە ئەم قسەیە دەکەم لە سەرۆکی هەرێمتەوە تاوەکو پارێزگارتەوە تاوەکو بەسیترین مدیر ناحیەتەوە کەسی خۆی لە هەرێمی کوردستانە چارەسەر ناکە ئەمە بینیمان کەسی یەکەمی ئەم هەرێمە بۆ چارەسەرکردنی یەک ددانی ڕۆیشتە ئیتاڵیا لەم سەری حیزبەکانەوە تا ئەم سەری پێدا بگرە بۆ چارەسەری خۆی لە هەرێمی کوردستانە چارەسەری ناکات لە پەروەردەیە کام منداڵی یەکێ لە بەرپرسەکان دەبینی لە قوتابخانەی حکومیدا بێ کامیان دەبینی بۆیە تەماشا دەکەین مامۆستا کاتێکەوەوانە ناڵێتەوە لە قوتابخانەکان ئەو جێلێ نییە وەزیری پەروەردە جێی لە چێ کاتێ منداڵەکانی لە قوتابخانەی ئەهلینە بە هەموو قوتابخانەی هەرێمی کوردستانە دابخرێ وەزیری تەندروستی جێی لە چییە بۆ خۆی لە ژیانێکی هائیلدا دەژی هەر نەخۆشخانەیەکی ئەهلی بیەوێتن چارەسەری خۆی و ماڵ منداڵەکەی تێدا دەکات خەڵکی ڕەش و ڕوتیش قوڕی بەسەری دەبێتن و نەخۆشخانەی هیوا یانە نەخۆشخانەی نانەکەلی ئەم هەموو شێرپەنجەی تێدا کەوتووە چارەسەری دەستی پەرستارێک و پزیشکێک دەکاتن و گیان دەسپێرێتن هەروەکو لەم چەند ڕۆژەیە بەدەیان کێس وەفاتی کردووە کەواتە ئەو ڕێسایە دروستە کە بایکۆتی مامۆستایان و پەکەوتنی کەرتی تەندروستی تەنها هەژار و کەم دەرامەتەکان لی زەرمەند دەبن کە بەشێک لە خەڵکی پێیان وایە کە نابێ بەو شێوازە ناڕزایی دەرببڕێ خۆی بابەتێک هەیە ئەم بابەتە دەبێ بڕک وەکو بڵین بڕۆینە ناو دیتێڵ و وردەکاری بابەتەکەی ئەمیش مۆزوعی ئەوەیە بەڵێ لە هەموو کاتەکانە لە هەموو شۆڕشەکانە لە هەموو ئەو کاتانی کەەوە تو دەتەوێت قوربانی بدەی گۆڕانکاری بکەی خەڵکی هەژار زیاتر دەبێتە قوربانی خەڵکی دەوڵەمەند و ڕەفاهیەت کەمتر دەستی لە ناو شۆڕشە ئەوەی کە هەژارە شۆڕش دەکاتن هەر ئەمیش دەبێتە قوربانی بە گیانی و بە مادی بەڵام ئەوەی کە ئێمە لێرە دەیکەین تو حکوومەتێک تەیە نەهستی هەیە نە شعوری هەیە ئەوەی کە لێرە مامۆستایان دەیکەن دەیانەوێت زەختێک بکەن نەتەنها حکوومەت شعور بکە لە بەرەوەی نیەتی شعوری نییە حکوومەت هەز ناکە بەوەی مامۆستا هەموو ڕۆژێ بێتە سەر شەقام بەلایەوە زۆر زۆر ئاساییە بەڵام ئەو دەیەوێتن وڵات بڕوش ینی وای لێ بکاتن بخڕۆشێنیتن خەڵک هەر هەمووی بێتە سەر شەقام نەتەنها مامۆستا داوای موچە بکە دەیەوێت هاوڵاتی بە یەک جار داوا بکاتن چکۆ با پێت بڵام کاتێکەوە قوتی مامۆستا دێ کاتێکەوە قوتی کارمەندێکی تەندروستی پزیشکێک دێتن ئەو کاتی بۆ خۆی بژانەوەیەک لە ناو خەڵکا ڕوودەداتن ئەوەی کە مۆزەفیش نییە سوودمەند دەبێ بازار گۆڕانکاری بەسەردەی کاسبی پەیدا دەبێ ئەخەر فەرم و ببینە ئێستا کە خەریجە ماستێری هەیە بگرە دەتوانم بڵم دکتۆرای هەیە لە کۆڵانە عەمەلایەتی دەکاتن ئەگەر چی عیبە نییە بەڵام کاسبی دەست نەکەوتووە شوێنان پاک دەکاتەوە خەریجێ دبلۆمە ماستێری هەیە شوێن پاکەکاتەوە لە هیچ شوێنێکی دنیا شتی وە بوونی نییە تو من نامەوێت دای مەزرێنی تو ئەگەر بێت و بەرک و جیرفانی موچەخۆر ئاوەدان بوو ئەو کاتی هەلی کارێزگار زۆرە بێ کەرتی تایبەت بە وەگەر دەخرێتن ئەو کاتی ئەم خەڵکەش دەتوانێت جوولەیەک بکاتن بۆیە مەسەلەکە لێرە ئەوە نییە کاتێکەوە تەنها هەژار دەبێتە قوربانی بە دڵنیاییەوە بۆ مامۆستا هەژار نیە ئێستا بۆتە قوربانی ئەخر مامۆستایەک پێم بڵێ موچەکەی 400-500 هزار دینار بێ لە خلالی 50 ڕۆژ 60 ڕۆژاوەری نەگرت بێ پێم بڵێ چی دەکاتن لەکوێ پەیدا دەکاتن ئەگەر هات و داهاتێک کاسبیەکی تری نەبێ باشە هەموو خەڵکەش خۆ هەبوو داهات و کاسبی تری نییە ئەخر ئێمە ئێستا کە هەر بە نمونە بۆ دێنەوە بۆ نمونە ئەندامیان زومەنین وایە فەزلێکمان بەسەر خەڵکەوە بە حکمەوەی کە مەسەلەن مەکانەتێکمان زیاترە دەوڵی من پێت بڵم ئەندامیان زومەنمان هەیە مانگ نییە ناگاتە 15 مانگ بەس قەرز دەکاتن ئەمە ئەندامیان زومەن وایە ئەی دەبی مامۆستایەکی قوڕ بەسەر کارمەندێکی تەندروستی دەبێت چۆن بێ باشە دەگەڕێ مۆلان مامۆستا نەوزاد پرسیاری ئەوەم کرد پێشتر ئێوە شێوازی دیکەی ناڕزایەتەکان چۆن دەبێت ئایا بەردەوامی دەبن بەو شێوازەی کە ئەمڕۆ گرتانە بەر
هەتاکەی دەتانەوێت بەردەوام بن تاوەکو حکوومەت بێتە سەرخەت و گوێ بە داواکاریەکانتان بگرێت. بەڵێ ئێمە لە ئەمڕۆ ئەگەر گوێبیستی بن لە کەناڵەکانی ڕاگەاندن وەکو ئەنجومەن وەکو سافی ئەنجومەن بە کۆی دەنگ بەلاغێکمان خوێندەوە لە بەلاغەکەدا ئاماژەمان پێ کردووە کە ئێمە وەکو ئەنجومەنی هەڵۆشانەوەی پاشەکەوتی موچە بەردەوام دەبین لە فشارەکانمان، بەردەوام دەبین لە نەڕازیەتەکانمان، بەردەوام دەبین لەوەی کە هەرچی ڕێگای مەدەنی و شارستانی هەیە ینی پارەی پێ بدەین و بەردەوامی پێ بدەین بۆی مامۆستایان تاوەکو دەگەن بە مافی ڕەوای خۆیان ئەویشان بە هەڵوەشانەوەی وەکو ئەو ناوی خۆمان کە ئەعلانمان کردووە لەسەری تاوەکو حکومت مل بە حکومت دانێنین بەوەی کە بێت ناچاری بکەین ئەو سیستەم بەناو پاشەکەوتی کە زۆڵمی لە مامۆستایان فەرمانبەران کردووە هەڵینەوە شوێنێتەوە ئێمە بەردەوام دەبین لەسەر فشارەکانی خۆمان کۆڵ نادێن لەسەری و لێرە ڕای دەگەنم ڕێگاکان زۆرن ڕێگای سەرشقامان هەیە، ڕێگای بایکۆتمان هەیە، ڕێگای بەیانناممان هەیە، ڕێگای خێوەتگەمان هەیە، ئەو ڕێگانە هەموو تاقی دەکەینەوە هەمومان هەیە ئەبێت ئەم حکومەتە هیچ چاری نییە. باش ئەو فشارانەی کە ئەمڕۆ دروستکرا لەسەر ئێوە ئەندامانی ئەنجومەنی باڵای ئەم لیژنەیە و ئەندامانی دیکەی ساڵاتی مەدەنی کە بەردەوام لە خۆپیشاندانەکان بن خەڵکی ئاسایی موچەخۆر کە ڕێگری کە وا دەکا کە پاشەکشی لەو داوایە بکەن یاخود بەردەوامی دەدەن ڕەنگە ئەو بەداخەوە یعنی ئەو تەسەڕف و هەڵسوکەوتەی هێزە ئەمنیەکان ئەمڕۆ لە هەولێر زۆر بەداخەوە خۆزیەوانە باە نەگەیشت بە ئەوە یعنی تەماشا دەکەین کە مامۆستا زۆر بە مەدەنیانە زۆر بە ژیری و عقلیانە کە مامۆستا پەیامی مامۆستا ئاشتیە پەیامی مامۆستا خۆڕاگریە پەیامی مامۆستا هەڵسوکەوتی جوانە ئەی باشە ئەوەی کە لەو دوو ڕۆژێ لە ئەمڕۆ لە دوێنێەوە بینیمان لە کەناڵەکانی ڕاگەاندن و لە تۆڕەکانی کۆمەڵایەتی فەیسبوک بینیمان کە بە شەق لە مامۆستا دەدرێتن بەزلە لە مامۆستا دەدرێت بە پێلاقە لە مامۆستا دەدرێتن ئەی ئەو مامۆستایە کوڕی ئەو کەسی پەروەردە نەکردووە خۆشی پەروەردە نەکردووە بابی ئەویشی پەروەردە نەکردووە لەبەردەستی چێ پەروەردە کراوە عیف مخابن کە مامۆسایەک دوای ئەو هەموو ساڵە خزمەتکردنەی بە ڕۆڵەکانی ئەو منەتەوەیە بە ڕۆڵەکانی ئەو گەلە ئەو ملەتەی خۆی ئەو دوای ئەو هەموو خزمەتکردنا 40 ساڵ نزیکەی 40 ساڵ خزمەت دەکاتن اینجا بەو شێوەیە هێزە ئەمنیەکان بیدەن بە شەق و شولاق و کەرامەتی مامۆستا باشە وتەی کەسی یەکەمی وحدەی ئیداری لە پارێزگای هەولێر ئەوەیە کە ئێوە مۆڵەتان وەرنەگرتووە بۆ گرتبوونەوە و ئەو وتی کە ڕێگە نادەین هیچ ناڕزایەتێک بەبێ مۆڵەت وەربڵێ کاک محەممەد مەسەری مۆڵەت وەرگرتن کاکە ڕاستە وایە مۆڵەت وەرنەگیراوە بەڵام خۆتە زانی ئێستا برای بەڕێزم کاک دکتۆر عەباس ئەندامی ئەنجومەنە ئێمە ئەگەر ئەمڕۆ بەیانی بین داوایەک برێن بەرز بکەینەوە داوای وەکو ئەنجومەن داوای وەرگرتنی مۆڵەتی خۆپیشاندان بکەین ئایا مۆڵەتی خۆپیشاندان لە ئێستاوە حکوومەت یان وەزارەتی ناوخۆ یان پارێزگار بێمەی دەداتن حتممە بێمەی ناداتن تاقیمان کردوەوە بەڵێ ڕێگاکەمان تاقی کردو تۆ دڵنیا بنەوەی کە نایداتن دوایی لە ڕووی قانونیەوە کاک محەممەد ئێمە پرسیارمان کردووە خۆپیشاندان شتێکە و گرتبوونەوە شتێکی ترا ئەگەر خۆپیشاندان لە شوێنێک چینی توێژێک بیکاتن لە شوێنێک بۆ شوێنێک بڕوا بیکات بە مظاهرە و بەڕۆیشتن بە پێ بڕۆن ڕاستە پێویستی بە مۆڵەتە بەڵام گردبوونەوە لە شوێنێکدا بۆ مەرامێک بیتن و بۆ ئامانجێک بیتن و بۆ خوێنەوەی بەلاغێک بیتن و پەیامی خۆت بگەینی بە حکومەت و بەلایانی پەیوەندیدار پێویست بە مۆڵەت ناکاتن بۆیە ئێمە شتێکمان نەکردووە یعنی دەستگا ئەمنیەکان بڵێن کاکە وەڵا ئێوە مۆڵەتان وەرنەگرتووە دەبێ مۆڵەت وەربگرن حتمما داوای مۆڵەتیش بکەن مۆڵەتمان پێ نادێتن بۆیە ئێمە من لێرەوە ڕای دەگەێنم مامۆستایان پەیامێکی زۆر جوان و زۆر پیرۆزیان پێیە ئەو پەیامە جوانی مامۆستا ڕەجا دەکەم لێ مەگەڕن تێک بچیتن چونکە بە تونند و تێژی هیچ شتێک حل ناکرێتن چارەسەری ئەم بارودۆخە بەوە ناکرێتن لە زیاتی ئەوەی هێزە ئەمنیەکان بێن یان حکومت بێتن لایانی پەیوەندیدار بێتن بیرێک لەوە بکاتەوە کاکە ئەم هەموو مامۆستای بۆ لەسەر شەقامە ئەرێ ئایا مامۆستایان دژی حکومەتی خۆیانن مامۆستایان دژی وڵاتی خۆیانن تێک دەرن بۆ وڵاتی خۆیان نەخێر ئەوەی کە ئەو مامۆستای دێتە سەرجادە ناچار کراوە کاکە لە ماوەی 50 ڕۆژدا چارەگە موچەیەکی پێدەدێتن ئەمە شکۆی مامۆستایە ئەمە ڕێزی مامۆستایە ئەوە خزمەتکردنی مامۆستایە بۆیە حکومت دەبێت لە جیاتی ئەوەی بیر لە فشاری هێزی ئەمری بکاتەوە چاسوورکردنەوەی مامۆستایان و فەرمانبەران بکاتەوە بێ لە بەدیلی ئەوە بێبیرێک لەوە بکاتەوە کاکە لە سەرتاسەری کوردستان مامۆستا لەسەر جادەیە کەرتی تەندروستی پەچی کەوتووە کەرتی پەروەردە پەچی کەوتووە بۆ معلوماتی ئێوە ئەمڕۆ دوێنێ سەدا هەفتا هەشتای ناوەندەکانی خوێندن لە ناو شاری هەولێر لە دەرەوەی شار پەچی کەوت بوو خوێنی تێدا نەکراوە ئەمە داوامە ئەوە یەکێکە لەو ڕێگانی کە ئێوە یەکێکە لەو ڕێگانی ئێمە گرتمانە بەر بەڵێ ئێمە ئەگەر ئێمە ئەتوانین بە فشارەکانی خۆمان ئەگەر ئەعلانی بایکۆت بکەین ئەتوانین پەک بە پرۆسی پەروەردە خوێندن بهێنین تا ئێستا ئەوەتان بەڕسمی تا ئێستا ڕامان نەگەیاندۆ بەڕسمی بەڵام ئەگەر ناچار ببین حکومت ئاوا بۆ شێوێتە عەمل لەگەر ئێمە بکاتن
ینی داواکاریەکانی ئێمە کە داواکاری ڕەوای مامۆستایانە داواکاری شەرعی مامۆستایانە ئەگەر بێتن گوێمان لێ ڕانەگەیتن بەڕاستی ناسارین شێوازکە بگرینە بەر باشە دەگەڕێم وڵات کاک ئەباس مەبەستمە ینی بپرسم گرنگجی پایتەخت لەو ناڕەزایەتیانە بۆ تەواوی هەرێمی کوردستان چییە کە دوجار هەولێری پایتەختیش بێگومان لە ماوەکان ڕابردوو هەموو خەڵک ئەوە دەزانێت کە ناڕەزایەتیەکان کب کرابوون بۆیە خەڵک نەداهاتە سەر شەقام ئێستا کە هاتووە و دەیانەوێ بەردەوامی دەن گرنگجی چییە بۆ تەواوی ناوچەکان بۆ وەرگرتنی مافی ڕەوای موچەخۆران من لە سەرەتا ئاماژەم بە شتێک کرد بزات خەڵکی هەولێر تایبەتمەندیەکی هەیە تایبەت لە شارەکانی تر خەڵکی هەولێر تا ڕادێک لەسەر خۆیە لەسەر خۆتر لە شارەکانی تر یعنی دەتوانین بڵین بە شێوازێکە ینی تعاملکردنی تۆزێک لەسەر خۆیە بەڵام ئەگەر بێت و بگاتە و حاڵەتی کەوا یعنی دەست بندرێتە بینە قاقای و بگاتە گەروی تینی بۆ بێتن و هیچ هەناسەیەکی دەرچوونی بۆ نمێنە بەڕاستی ئەو کاتە یعنی قسەی خۆی دەبێتن پایتەختیش لە هەموو دنیادا لە کۆتاییەکانە بڕیارەداتن کاتێک کە پایتەختیش بڕیاریدا ئیتر شتەکان دەبێت یەکلا بێتەوە ئێمە بەڕاستی حەز بەوە ناکەین ئەم هەرێمی کوردستانی هەمانە بگاتە ئەو حاڵەتی ئێمە بۆ خۆمان دەست لە بینە قاقای یەکتر بنین ئەمڕۆ مامۆستایان فەرمانبەران هاتوونەتە سەرخەت سیاسیەکان نەهاتون داوای کورسیەکەی سەرۆکی حکوومەت بکەن بڵێن ئێمە دێین دادەنیشین مامۆستایان بڵێن ئێمە دێین دادەنیشین دەڵێن کاکە موچەکەمان پێ بدەنەوە کەواتە داوایەکە کە زۆر سەرەتاییترین مافی خۆیەتیان سەرەتاییترین مافە یعنی تو لە کوێی دنیادا بووە تو کار بە کرێکارێک بکەی پارەکەی خۆی پێ نەدەی ڕێکەوتنیەکە دەکەی ئەمڕۆ پێویستە کرێکاری بۆ من بکە بە 25,000 دینار ناکرێت تو 15,000 بدەی پێ بری وەڵاهی من نایدەم حکوومەتی هەرێم بەم شێوەیە ماوەڵە بزەبت بەو شێوازە کار بە خەڵک دەکاتن بەڵام لە بەرامبەریشە ئەم مافەی پێ نادە کە بە قانونی بە شەرعیە ینی ئەوەی حکوومەتی هەرێم لەم ماوانە دەستی بۆ بردووە بەڕاستی کۆمەڵێک دەستبردنە بە ناشەرعی بە ناقانونی دەتوانم بڵێم هەر ڕێگریە کە بەڕاستی لە جیرفانی ئەم خەڵکەیە دەکات من حەزەکەم ینی چەند شتێک باسکەم بۆ ئەو یەکان گیر بکرێتەوە لەگەڵ بەلای بەڕێزم مامۆستا نەوزاد کە خەڵک ئەم گەرم و گوڕیەی کەوا دانەمرچێتەوە و بەردەوام بێتن لەسەر داوای مەدەنیانیەکەی خۆی بۆ ئەوەی کەوا مافەکان چونکە هەمومان دەبێت بزانین ماف نادرێ دەسەندرێ ئەمە شتێکە دەبێت هەمومان لە گوێی خۆمانی بنین ماف نادرێ دەسەندرێ هاوڵاتیانی بەڕێز دەبێت ئێوە بۆ خۆتان مافی خۆتان بسێنن چاوەڕێ مەکە حکوومەت بڵێتن ها ئەو مافەکەت بدەمەوە بۆ خۆت دەبی بیتە سەر خۆت و داوای بکەیتەوە من دەمەوێت بە سەریعی ئەگەر مەجالم پێ بدەیت ئەگەر بۆتا قسەکانیشم بێتن دەرفەت ما بێ من دەمەوێت چەند شتێک ئەگەر ناوی لێ بنێم چەند بابەتێکم ئامادە بوو بۆی بنووسین بڵای بکەمەوە بەڵام لێرە بە دەرفەت بە خێرایی من باسی چەند درۆیەکی حکوومەتی هەرێمت بۆ دەکەم کەوا کردیتی هۆکارێک بۆی خەڵکی پێ خەڵەتێنێ ساردی بکاتەوە لە تووڕێی و ناڕزایەتەکانە بە کۆمەڵێک بڵێن و وعدی درۆینە خەڵکی سار کردوتەوە لە ئەنجامیشە هیچی نەبووە یعنی ئەو تووڕە بوونە دەرەنجامی ئەم بەڵێنانەیە کە نەیبردووە بە دڵنیاییەوە بۆ نمونە هەر لە سەرەتای شەڕی داعش لە پاشان قوتی خەڵک هەرێمی کوردستان کاتێک کە گوایە لەلایەن مالیچیەوە حکوومەتی ناوەندی بڕیویەتی و پاشان مالیچی کرا بە برای پشتێمان لە ماوانەی کە ڕابردوو بینیمان گوتیان ئەوەی پیاوی چاک بێتن لە دنیای مالیچی هەر ئەویش بوو لە بەرچاو مەڕەش کرا گوتیان قوتی هەرێمی کوردستانی بڕیوە ئەمە یەکێک بوو لە درۆیەکان بەڵام باسی ئەوانە ناکەم باسی ئەوە دەکەم لە سەرەتای لە نیوەی دووەمی 2014ەوە دەست بەوە کراکەوە موچە سەبر تاخیر بوون ناڕزایەتێک ناو خەڵک دروست بوو تا گەیشت 2015 ناڕزایەتێکی ئێجگار زۆر دروست بوو چۆن دەکرێت لە 40 ڕۆژ لە 50 ڕۆژ موچەیەک بدرێ سەرەتا بەو شێوازە بوو لە 2014 ئەوە بوو خێرا وەزیری تەندروستی ببوورە وەزیری شارەوانیان هێنا سەر شاشە و لە کۆنگرێکی ڕۆژنامەگەری ئیعلانی کرد لە سەرەتاکانی 2015 ئێمە لە مانجی سێ بوو 2015 ئێمە زەوی بەسەر موچەخۆراندا بەش دەکەین ئیتر ئەمە بووە هەڵایەک و بابا بوو هەر لە فەرمانگایەکەوە فۆرمێکی پڕە کردەوە زانیاری داتا و بێسێکیان دروست کردووە لە سەبزانی چێ سوودمەندە چێ سوودمەند نییە زەویدا بەشەکەین لە بڕێەوەی کە موچە تاخیر بووە خەڵک دامرکایەوە کەواتە تەنها بۆ مەشغوڵکردن ئەمڕۆی من و تو قسەی تێدا دەکەین ئەم بەڵێنی کە وەزیری شارەوانیدا درۆ دەرچوو ئەمە یەک دوو بە دوای ئەوە سەبر موچە کەمی کرد تاوەکو لە پڕێکە حکوومەتی هەرێم کە بە شێوەیەکی زۆر نامەسوولانە بڕیاریدا پاشەکەوت ڕابگەێنێ بە ڕەزامەندی هەموو وەزیرەکانیشەوە کەسی لێ دەرناکەم ئەگەر یەک تۆز هەر یەکەیان جورئەتی هەبایە داهاتە سەر شاشە ئیعلانی دەکرد و واسێنانی خۆی ڕادەگەیان نەک دەست بخرێتە ژیرفانی خەڵکەوە لەسەر ئەوەی کە حکوومەت لەسەر پێ ڕابوەسێتن ئەمە لەلایەکەوە خەڵک ناڕزایەتی لێ هەڵسا بە تایبەتی لە دەڤەری سلێمانیە خۆ پیشاندانەکان دەستی پێکردەوە بە خەڵکیان گوت
وعد بێ بەڵێن بێ هاوڵاتیانی بەڕێز ئێمە وەزعماننا لەبارە شەڕمان هەیە ئاوا نرخی نەود لە خوارد $30 بوو ئێمە بەڕاستی ئەگەر بێت و $40 عفوان لە خوارد $40 بوو 36 و 30 دلار بوو ئێمە ئەگەر بێت و نرخی نەود بەرز بێتەوە وعد و بەڵێنتان پێدەین هەموو مانگێک چاو پێخشان بە پاشەکەوتدا دەکەین بەڵێ چەند مانگێکی پێچوو نرخی نەود بەرز بیەوە گەیشتۆ $40 بەسەروترەوە تاوەکو ئێستای قسە تێدا دەکەین نرخی نەود لەگەر ئەم ڕۆژی پاشەکەوتی تێدا ئەنجامدرا ڕێک دووقاتە ئەمیش درۆ دەرچوو بەدوای ئەوە وەزیری سامانە سروشتەکان هات لە کۆتایی 2016 دوو مانگ مابوو گوتی لەگەڵ 2017 من بەڵێنتان پێدەم 1 ملیۆن هاوردەی دەرەوە دەکەین و هیچ کێشەیەکی موسەمان نابینێ گەویشتینە 2017 لە مانجی 2017 بوو هێشتاوەکو ڕاتمی مانجی 89 مانجی 2016 نەدرابوو ئەمیشیان درۆ باش ڕەنگە بۆیە ئەمانە لە کۆتاییە نوێترین درۆی حکوومەتی هەرێمی کوردستان پێرە بوو ئەعلانی کرد لەگەڵ خۆپیشاندانەکان حکوومەتی هەرێم تاوەکو لەسەری نەدەیت بە زەخت نەیتە سەر شەقامەکان تێناگاتن بەڕاستی بەخۆشی تێناگات دەبێ ئەم قسەیە بکەم دواتر دەرفەت دەدەم دوا قسەت بۆ دواتر بێت مامۆستا نەوزاد ئەو کۆمەڵە بڵێنەی کە ئەباس باسی کرد کە پێشتر حکوومەتی هەرێم داویەتی بە موچەخۆران بە هاوڵاتیان و هیچی جێبەجێ نەکردووە بە هەمووی داتا و بە ڕسمی باسی کرد بڵێ ئێستا گەشتبینن بەوەی ئەو ناڕزایەتیانە بەرهەمێکی هەبێ و بتوانین یعنی بتوانن مافی هاوڵاتیان و موچەخۆران بەدەستبێنن یاخودنا بەڵێ ئەگەر تەماشا بکەینێ خۆپیشاندانەکان و ناڕزایەتەکانی ئەم جارە جیاوازتر لەگەر خۆپیشاندانەکانی ڕابردوو خۆشبەختانە ئەوە بوو کە پایتەختی گرتەوە جاران ڕەنگە لە دەڤەرەکانی تر چەند مانجێک مامۆستایان لەسەر شەقام بوون و لە ناوەندەکانی خوێندن بایکۆت کرابوو ڕەنگە فشارەکە زۆر بەهێز نەبە بەڵام ئەم جاریان خۆشبەختانە فشارەکان ئەمە تووڕێی خەڵکە مەتوڕی فەرمانبەران و مامۆستایان و موچەخۆرانی یاریمی کوردستانە لەبەرەوەی کە بەڵێنەکانی حکوومەت هیچی سەری نەگرتووە بێمتمانەیی لەلایەن فەرمانبەران و مامۆستایان دروست بووە کە وعدەکان و بەڵێنەکان نەگەیاندە سەر بەڵێ من پێم وایە ئەم جارە مادام لە پایتەختەوە خەڵکی هاتە سەر شەقام بوو تووڕێی خەڵک تەقیەوە بەجارێکی دی مامۆستایان بە شێوەیەکی مەدەنیانە ڕژانە سەر شەقامەکان ڕۆژ لە دوای ڕۆژ پێم وایە فشارەکان گەورەتر و فراوانتر دەبن ئەمەنەک تەنها لە پایتەختە لە بادینانیشە لە زاخۆیە لە دۆکە لە ئاکرەیە لەو هەموو دەڤەرەکان ئێستا خەڵک لەسەر شەقامەکانە و مامۆستایان خۆشبەختانە هاتوون بەرپرسانی حکوومەت هیچ قسەیەکیان لەسەر ئەم خۆپیشاندانان نەکردووە و ئێوە بۆ نمونە ئەنجومەنێک دروستکراوە تا ئێستا کەس هاتووە وەکو بەرپرسی حکومی بڵێ داواکاری ئێوە چێت دابنیشی لەگەڵتان نهاتۆ بەس من پێم وایە دێن لەبەرەوەی ئەگەر ئەو فشارانە بە شێوە بەردەوام بی ئەبێت چۆک بە حکومەتە دابنێ ئەبێ ناچاری بکە حکومەتە بێ لەگەر ئێمە دابنیشێ و لەگەر لایەنە پەیوەنددارەکان دابنیشێ بە زووترین کات چارەسەری ئەو گرفتانە بکە چونکە بەرامبەر بە فەرمانبەران بەرامبەر بە هەزاران و سەدان و هەزاران مامۆستا و فەرمانبەر و لە هەموو کەرتەکانەوە بێت برجێت سەر شەقامەکان و بایکۆت بکاتن ئایا حکومەتداری بەو شێوەیە دەکرێتن ئەگەر حکومەت کەڕ نەبێ ئەگەر حکومەت کەڕ نەبێتن و خۆی کەڕ نەکا بەرامبەر بە موچەخۆران ئەبێ بەڕاستی لە زووترین کات لەو چەند ڕۆژانەدا دەبێتە سەرخەت و ئەوەی کە من ئاگادار بم حکومەت زۆر پێم وایە تینی بۆ هاتووە تینێکی زۆری بە هاتووە بۆ ئەو خۆپیشاندانانە چکە خۆپیشاندانەکان کەم نینە تەماشا دەکەن ئەوە لە کەناڵەکانی ڕاگەیان کا کە تۆ تەماشای تەنها ناو کوردستان مەکە بە ئەو زومی کامیرەکان لە هەموو کەناڵەکان تەماشا دەکەیت لە دەرەوە لە وڵاتانی دەرەوە پەخش دەکرێت کاکە ئەم ناڕزایەتێکی سەرتانسەریە خەڵک داوای قوتی ڕۆژانی خۆی دەکا باشە بۆ من و بە بینەران و بیستان ڕوومکەوە کە ئێوە لەسەر ڕۆژی داهاتوو بەم شێوەی ئەمڕۆ دوێنێ بەردەوامی چۆن دەدەن بە خۆپیشاندانەکانتان ئێمە بەردەوام ئەم ئەنجومەنە ئەوەی کە بەیەکەوە پرس و ڕاوێژمان کردووە لەگەر یەکتر لەگەر مامۆستایان هەموو شێوازێک دەگرینە بەردەوام دەبین لە ڕۆژانی داهاتووشدا وەکو ئەو دوو ڕۆژی ڕابردوو بەردەوام دەبین لەسەر شەقام داوای مافەکان دەکەین بە شێوەیەکی زۆر مەدەنیانە ئەگەر ڕێگریمان لێکرا ئێمە ئالێتی تر دەدۆزین وەکو باسم ێوە کرد زۆر کۆمەڵک ئالێتمان هەیە ناچارمان بکەن بەڕاستی ئێعلانی بایکۆت دەکەین ناچارمان بکەن خیوەتەر دەدەین ناچارمان بکەن بەڕاستی فشاری گەورەتر دروست دەکەن لێەوە بۆیە من تکا دەگەم نەگاتە ئەو کاتە تکا دەکەم کە حکومەت بە زووترین کات بێتە سەرخەت و چارەسەرێک بۆ ئەم بارودۆخ بۆ ئەم گرفت و بۆ ئەم قەیرانە بدۆزێتەوە چکە قەیرانەکە گەورەیە قەیرانەکە زۆر قوڵە بەڕاستی مامۆستایانی تەواو بێزار کردووە یعنی مامۆستا ئەگەر من دەڵێم کاک محەممەد ئەگەر بەیانی حکومەت داوا بکە مامۆستایان و فەرمانبەران بستنەوە ناوەندەکانی خوێن و بستنەوە فەرمانگەکانیان ئایا بەچی هیوایەکەوە بستنەوە
بەچی هیوایەکەوە ئەگەر بەڵێنێکی تەواو تاسەری ئێسقان بەڵێنێکی تەواو متمانە پێکراوە بێتن و بەڵێنێک نەبیتن کە جیاواز بێ لەگە بەڵێنەکانی ڕابردوو بەڕاستی من پێ مامۆستایان لەمە دووە ناسنەوە ناوەندەکانی خوێندن بەردەوامی بە خوێندن نادرێت باشە پێش دووریش هەروە بووە ینی زۆر جار فشار دروست کراوە بەوەی کە چیتر ناچینەوە ناوەندەکانی خوێندن وە کەرتی تەندروستی پاک دەخەین بەڵام بە فشار بە کاریگەری حیزبی دەسەڵات ئەوە کراوە کە بەڕێوبەری قوتابخانەکان بەڕێوبەری بنکە تەندروستیەکان توانی ویانە بە زۆریش بێ کارمەندان دەوام بکەن جا دەوامەکە بە شێوازێکە ئەوە گرنگ نییە تەنها ئەوەیە کە دەوام لە پایتەخت بەردەوامە دەوامی پایتەخت چۆنەوەی من معلوماتێک بدەمە جەناب بدەمە بینەران و بیسەرانی خۆشەویست دەوام لە ناوەندەکانی خوێندن لە دەڤەرەکانی تر دەڤەرەکانی غەیری هەولێر و ئەوانە خۆتان نەزان بایکۆتی تەواو سەتا 90 بایکۆتی کراوە لە هەولێریش ئەمڕۆ دوێنێ 170 زیاتر بایکۆت کراوە من پێم وایە ئەوەی کە من ئاگادار بم زۆرێک لە قوتابخانەکان تەنها بەڕێوەبەر و یاریدەدەر دەوامی کردووە ئەی باشە ئەگەر لە ڕۆژانی داهاتوشدا تەنها بەڕێوەبەر و یاریدەدەر لە ناو ناوەندەکانی خوێندن بێ ئەمە چ زۆرە دەوامێکە قوتابیەکان لەو کاتەی لەو لەحزەیە کە چوون بۆ قوتابخانە لە 5 دقە و لە 10 دقە دواتر یەکسەر قوتابیەکانیان ڕەوانەی ماڵی کردوەوە دەرگای قوتابخانەیان داخستووە دەوام بەو شێوەی ناکرێت کاک محەممەد ئەبێ حکومەت ئەم بەڵێنە درۆینانە بۆی کە فشار دروست بکە فشاری ئەعلامی دروست بکان نەخێر شار ئارامە و پایتەخت ئارامە و دەوام لە هەموو شوێنەکان بەردەوامە نەخێر شتیوانە ئەکیدم وانە دەوام لە زۆربەی زۆری شوێنەکان پەچی کەوتووە ناوەندەکانی خوێندن پەچی کەوتووە ئەبێ بیر لەوە بکاتەوە چارەسەرێک بۆ بدۆزێتەوە ئەگەر نا من پێم وایە کەرتی پەروەردە ئەم ساڕەکە پەچی دەکەوێتن و تاقیکردنەوەکانی کە لە پێشمانە لە چەند کەمتر لە مانجێک لە پێشمان ماوە پێما تاقیکردنەوەکانیش کاریگەری دەبێت ئەو بارودۆخە لە ئەستۆی ئێوەی مامۆستایان نییە کە لەم دوایەی وەرزی خوێندن نەتوانن درێژە بدەن و هەر وەک چۆن بەردەوام حکومت باز لەوەی دەکات ئارام بگن و بەردەوام بیدەن و ینی ئاسۆیی ڕوونتر هەیە نەخێر لە ئەستۆی ئێمە نیە لە ئەستۆی ئەو مامۆستایانەدایە کە زیاتر لە 3 ساڵە ئارامیان گرتووە لە ئەستۆی ئەواندا لە ئەستۆی حکومەتێکدایەکە 3 ساڵە بە فرت و فێڵ و بە درۆ دەلەسا مامۆستایان و فەرمانبەران هەردەخەرێتێنیتن نەخێر لە ئەستۆی مامۆستایاندانە بەڵکو لە ئەستۆی حکومەت و لە ئەستۆی وەزارەتی پەروەردە و وەزارەتی داراییدایە کە ئەوان نەهاتون چارەسەری ئەم گرفتە بکەن خۆی برینێک ئەگەر گچکە بێت برای بەڕێزم کاگتۆر کە تایبەتمەندە لەو بارە ئەگە برینێک بچووک بێتن تۆ عیلاج و چارەسەری بۆ نەدۆزیەوە ڕۆژ بە ڕۆژ ئەم برینە تەشەنە دەکات فراوان دەبێتن وای لێ دەتوانێت برینەکە قوڵ دەبێتن و ڕەنگە نەشتەرگەری پێویست بێتن بۆیە ئێستا من تەماشا بکەین تەماشای بارودۆخی هەرێم بکەین برینەکە قوڵ بووە ئەم برینە ئەگەر زیاتر بەردەوامی قوڵتر دەبێتن بۆیە پێویست بۆ دەکات چارەسەرێکی زۆر بە خێرای بۆ بدۆزرێتەوە ئەم چارەسەر خێرا پێویستی بە بڕیارێکی خێرا هەیە لەلایەن حکومەتەوە دەری بکاتن بۆی کە چارەسەرێک بۆ ئەم گرفتە بدۆزێتەوە مژدە بە فەرمانبەران و مامۆستایان بداتن بۆی کە ئەم سیستەمی پاشەکەوتی موچەکە بە زۆرم لێ بەسەر مامۆستایان و فەرمانبەران سەپێنراوە هەڵی وەشێنیتەوە باشە دەرفەت دەدەمە جەنابەت وڵی ویستم ئاخر لە درۆیەکانی حکوومەت هێرێن باس بکەم نوێترین درۆی بوو کە 2 ڕۆژ بەر لە ئێستا لەگەڵ ئەو زەختەیکەوە بزاتیش خۆپشاندانەکان پایتەختیشی گرتەوە بەپەلا بڕیارێکی دەرکرد و لە کۆبوونەوەیەکی بەپەلەیە بڕیاری دەکەوە دەستکاری پاشەکەوتی موسە دەکاتن لە کەمترینی 10 بۆ 30% پاشەکەوت دێنێتە خوارەوە بەڵام لە سەرەتادارۆکو مامۆستا نەوزادی ژامەشێکی لە سەرەتادا لە دێرێکە هەر دێرەکە بۆ خۆی پاساوێک دەداتێ بۆ ئەوەی باش یەک مانجی ترا مماتەڵە بکاتن پاش مانگێکی ترە دەرێ وەڵاهی نەبوو نووسیوێتی ئەگەر حکوومەتی ناوەندی پابند بوو بەناردنی ئەم پارەیە ئەوە ئێمە دەستکاری پاش دەکەین و بەم ئەگەر من بە دڵنیاییەوە دەڵێم عەبادی ئەم پارەی ناردووە تاوەکو هەڵبژاردنەکانە لە پاش هەڵبژاردنەکانە مامەڵەیەکی تر دەست پێ دەکات لەگەڵ حکوومەتی هەرێم ئەگەر بە فیعلی باڵانسەکە ئەوە بوو کە بە دڵی عەبادی بوو بە دڵی ئیعلانکردنەوەی حکوومەتەکەی خۆی بوو دووبارە ئەوە بەڵێ دەکرێ مامەڵەیەکی تەندروست لەگەڵ هەرێمی کوردستانە بکاتن بەڵام بە مەرجێک کورد ئەو پارسەنگە بێ بۆ ئەوی ئەو پێبەرزکاتەوە بەڵام ئەگەر ئەوە نەبوو بە دڵنیاییەوە هەرێمی کوردستان تووشی قەیرانێکی زۆ سەختتر دەبێتەوە بۆیە ینی ناکرێ بەم شێوازە و ینی وتارت لەگەڵ خەڵکی خۆتا بێ دەبێ بیر ڕاستگویانە قسە لەگەڵ هاوڵاتی خۆت بکەین من دەبێت لە کۆتایی یەکشتی زۆر ینی خێرا بەبیر خۆمان بێنینەوە ئێمە دەکرێت پاشەکەوت بکەین لە دنیادا شتیوا ڕوویداوە بەڵام چۆن بۆچی کەی حکوومەتی عێراقی لە کاتی لە دەتوانم بڵم لە کۆتایی هەفتایەکان کاتێک کە ویستی نەود بە خۆماڵی بکاتن ئینتازی نەود بە خۆماڵی بکاتن شەریکاتی بیانی دەربکاتن حسارێکی ئێزگار زۆری خراپسەرێکەوە نەفتی لێ نەکڕێندرێ هەروەکەوەی کە لە ریفراندۆمە بینیمان بە هەرێمی کوردستان داهات کەس دەرگای لێ نەکردەوە لە کڕینی نەوتان ئاچار ئاخیری ئەم کارەساتی بەسەراتکەوە ئێساکە دەدیبینی بۆ ماوەی نزیکەی 12 مانگ 11 مانگ
سێ ڕێژەکەی بزەبت نازانم بە سەتایەکی کەم بوو لە هاوڵاتیانی موچەخۆری خۆی حکوومەتی عراقی بڕی پاشەکەوتی کرد لۆ خلالی 11 تاوەکو 12 مانگ ساڵێکی تەواو نەکرد بەڵام دوای ئەو تێکڕە ئەو پاشەکەوتەی بە هاوڵاتیانی خۆی دایەوە ئەم پاشەکەوتەی هاوڵاتی کە بۆی کرابوو سووی لێ نەبوو بۆ ئەوی بۆ بنیاتی وڵاتەکەی خۆی بوو بۆ یعنی سەرپێخستنی ئەو هەرێمەی خۆی بوو ئەو عێراقی خۆی بوو بەڵام ئێمە تەمەشا دەکەین داهاتی ناوەخۆت هەیە داهاتی ناوەخۆت لە 2017ەوە بە دنیایەک زەرایی بوو دەخل و باز و ڕسومات بۆتە چەندین قات پارەی کارەبە بۆتە چەندین قات ئەمە هەمووی داهاتی ناوەخۆی زیادی کردووە نرخی نەوت هەر زیادی کردووە شەڕی داعش نەماوە حکوومەتێک هێزەکانی ئەمریکا هاوکاری پێشمەرگە دەکەن و ڕاتبی بۆ دابین دەکەن عبادی پارە دەنێرێ بۆ چەندین وەزارەتی شارەمانیت هەر هەمووی لە کەرتی تایبەتە پێم بڵێ ئەم حکوومەتە چی بۆ خۆی بڕێوە دەبە ئەم پارەیە بۆ چێ دەڕوا باشە من کاتم نەما بۆیە بەڕاستی من تەنها کۆتا وشە ئەوە دەڵێن هاوڵاتیان موچەخۆران کارمەندان مامۆستایان سەرجەم فەرمانبەران دەبێ بۆ خۆیان بێن بە شێوەیەکی مەدەنیانە لە دام و دەستگاکەی خۆی بوو لەسەر شەقام بوو لە هەر شوێنێک کە پێیکرا دەبێت داوای مافەکەی خۆی بکاتن و بەڕاستی دەست بەوە بکاتن بەو ناڕزایەتیەوە بە حکوومەت بڵێ ئیتر من ئەو کارە ناکەم کە زەنابەت بە منت سپاردووە لە بەرامبەر ئەو موچەی کە پێم باشی تاوەکو موچەکەی خۆم مامۆستا نەزات کاتم زۆر کەم ماوە لە دواوتە و دوا پەیامت بۆ خۆپیشاندەران وەکو ئەندامێک لە لیژنەی هەڵەوشاندنەوەی پاشەکەوتی موچە چێ بۆ بەگشتی بەڵێ وەڵام من لە کۆتای قسەکانم ڕوو دەکەمە مامۆسایانی بەڕێز و خۆشەویست ئەڵێ مامۆسایان گەرم و گوڕبن بەردەوام بن لەسەر بەدەستێنانی مافەکانتان بەڵام ڕەجاعن بە شێوەیەکی زۆر مەدەنیانە هەروەکو بە مەدەنیانە ڕۆیشتووە چکە پەیامی مامۆسا پەیامێکی زۆر گەورەیە پەیامێکی زۆر هێمن و زۆر شارستانیانەیە زۆر جاری وا هەیە بەداخەوە ڕەنگە هەندێک گوتافات بگوترێتن ممکن شایستە نەبێ بە مامۆستا تکات دەکەم ئەم گوتافانە واز لێ بینن ئەو گوتافانە بێتن کە بەگوێی حکومەت دابدەن بۆی حکومەت بێت بەهۆشخۆی بێتەوە بێتن چارەسەرێک بۆ ئەم گرفتانە بدۆزێتەوە ئەمە یەک دوو مامۆسایان داوان لە مامۆسایان دەکەم کە مامۆسانی بەڕێز ڕەنگە ئەمڕۆ کۆمەڵێک تونند و تیژی بەکار هاتی بێتن کۆمەڵێک مامۆستا دەست بەسەر کرابن بەڵام خۆشبەختانە ئەم ئێوارەیە بەر لەوەی بەرنامەکە ئێمە دەست پێ بکەم مامۆسایەکان سەرجەمیان ئازاد کران جێگەی دڵخۆشیە کە ئەمە تەنها فشارێکە لەلایەن هێز ئەمریکانە و لەسەر مامۆسایان لەسەر فەرمانبەران دروست دەکرێت بۆی نەژێنە سەر شەقامەکان داواکاریشم بۆ دەستگا ئەمریکانە بۆ دەستگا ئەمریکانی هەولێرە تکاتان لێ دەکەم ئێوە هاوڵاتی ئەو وڵاتی خۆمانن ئێوە کە سوکاری ئێمن خوشکوبرایی خۆتانن یعنی خوشکوبرایی هەمومانن ئەو مامۆستایی کە ئەمڕۆ لەسەر شەقامە کە دوێنێ لەسەر شەقام بوو کە بەیانی لەسەر شەقامە داوای مافی خۆی دەکا بەڕاستی لە غەمی منداڵەکەی توشدایە ئەگەر ئەو مامۆستایە موچەی پێ بدرێ موچەی شایستی خۆی پێ بدرێ ئەویش سودمەند دەبێ برا پۆلیسەکە سودمەند دەبێ برا ئاسایشەکە سودمەند دەبێ دەستگا ئەمریکان کە سوکاری ئێمەە خۆڕۆڵەکانی تۆ کاکە لە بەردەستی مامۆسا پەروەردەکراوە ئەگەر تۆ توندی تیژی بەرامبەر مامۆسا بکەی ئەگەر تۆ شتێکی ناشایستە بە شەق و شولاق لە مامۆسا بدەی ئاشاک لە مەقامی مامۆسا ێ باشە چێ منداڵی تۆ پەروەردە دەکا ئەی باشە ئەو کۆمەلگایە چۆن پەروەردە دەکرێت لە بەردەستی ئەو مامۆسای پەروەردە ناکرێت تاک بە تاکی ئەم کۆمەلگایە پەروەردەی دەستی مامۆستایە زۆر سوپاس بەڕێزان ئاباز محەممەد ئەندامی ئەنجومەنی پارێزگای هەولێر مامۆستا نەوزاد عومەر ئەندامی باڵە لە لیژنەی هەڵوەشاندنەوەی پاشەکەوتی موچە سوپاسان دەکەم بۆ ئەم بەرنامەیە سوپاس بۆ ئێوە خۆشەویستان بیسەران و بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەشتر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ